ئەویش توێتی باش نەکەم بمرێ توێتی بۆ تۆ هاتووی ئێمە ژیانی ژنەکە ڕزگارەکەین کابرا و توێتی من پارەم پێ نییە توانم بڵێم هەمانە حاڵەتمان زۆرە کێتە بەردەمت ناخە هەژێنێ یەکێ لەو حاڵەتانە کە زۆر گەورەیە لە شەوێکی ئێشەگریە خەفەبیداری تەلەفۆنی بۆ من کرد وتی نەخۆشێکمان هەیە هاوسەرەکەی هێناوێتی بەپەلە بردوانەتە عەمەلیاتەوە کە بردوانەتە عەمەلیاتەوە دیارە باری داراییان باش نەبوو ئەو خێزانە دەرزیەکی پێویست بۆ کە بەداخەوە ئەو یەکێک بەلەو نوقسانیانی کە هەنێجار لە خەستخانەکانە ڕۆیە دەرزیەکی پێویست بۆ بێهۆشکاری کە نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام بیرێ هاتوونەتە دەرەوە بە هاوسەرەکان و توانە بەپەلە ئەو دەرزێمان بۆ بێنە لە دەرەوە کە چۆ کابرا و توێتی کابرا مەسەلە پرسیاری کرد و توێتیم دەرزێ بایچەن و بۆ چییە توانە بە 200,000 شتێکی ئاوایە کابرا و توێتی کابرا هەروەستاوە دکتۆرەکە پێیت و کاکە ژیانی ژنەکەت لە مەترسیە بەپەلە بڕۆ و دەرزێن بۆ بێنە ئەویش توێتی باش نەکەم بمرێ توێتی بۆ تۆ هاتووی ئێمە ژیانی ژنەکە ڕزگارەکەین کابرا و توێتی من پارەم پێ نییە یەکێکیش بوو لەوانەیە کە لە 2024 دووسێ مانگ بۆ خۆشمان یعنی قورسایی معاشمان لەسەر بوو یعنی توێتی من ئامادەم ژن و مناڵەکەم بڵێ بەشێتە دووسێ مناڵی کەشی هەبووە یعنی ئێمە لەو کاتەیە دکتۆرە بەڕێزەکان زۆر هەڵوێستێکی جوانیان هەبوو لەگەڵ خەفەریداری لەگەڵ و کارمەندە بەڕێزانە ینی بیریان لەو کردەوە هەم ژیانی دایکەکە هەم ژیانی ئەو چەند مناڵی کە لە ماڵەکەیە سەرگەردان نەبێ سەرەڕای بارگرانی و باری دارایی خۆیان هەستاوە لە پرستی خوارەوە هەتا سەرەوە پارەکان لە بینی خوانە کۆکردەوە و نردوانە دەرزێکیان پێکڕێ و ژیانی ئەو کەس